بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزان، پێشەوە کە بچینە سەر بابەتی بەرنامەی ئەمڕۆمان، ئەوە بە ئاگاداریتانەگەێنم کە لەمە بەدواوە بەدە هەفتەی پێشووی شوا بوو کە ڕۆژی شەممە ئیتر بەرنمەکانی ئێمە بڵاوە بێتەوە بە جێگەی ڕۆژی یەکشەممە، کە پێشتر ڕۆژی یەکشەممە بۆم جارێتتر ڕۆژی شەمەکان بڵاوە بێتەوە. هیوادارم کە مەجالتان بێت تا ڕۆژانی شەممە بینەری ئەم بەرنامەی ئێمە بن. بۆ بابەتی بەرنامەی ئەم جارەمان کە هاتوونێتەوە خزمەتتان، دوو بابەتمان بۆتان حازر کردووە. یەکەم بابەت لەسەر ئەوەیە کە ئێش و ئازاری مەمک لە پیاوانە، دوومی بابەتیش تاقیقات و لێکۆڵینەوەی کە لەسەر قاوە کراوە. بەڵام ئەگەر بڕینە سەر بابەتی ئەوەڵمان کە لەسەر ئێش و ئازاری مەمک لە پیاوان و هۆکارەکەی چییە، ئەگەر ئەوە بڵێن کە بە پێچەوانەی خانمان کە شێرپەنجەی مەمک، ئازاری مەمک یا ناڕەحەتیگەرێکی ترکە لە ناوچەی ناحیەی مەمکیانە هەیە بەربڵاوە شایعە، لە پیاوانە زۆر کەمە، بەڵام هەیە، بەڵام بە کەمی ئەبینرێت، یانێ ڕێژەکەی بە قیاسی خانمان ئەسڵەن قابلە بەراورد نییە. بەڵام ئەو مشکلاتە، ئەو ئازارانەکە لە مەمکە ئەتوانێت دروست بێت لە پیاوانیشە هەیە. هاوڕێ هاوکارم لێرە ئاناتۆمی مەمکی پیاوانی داناوە کە هەروەکە ئەبینن لایەکی پێسە ژێر پێس، لایەکی چوریەوە ئەو ماسوولکە یا ماهیچانە کە هەن لە ڕووی دەرەویشە ئەو گۆی مەمکە یا نیپڵی پیاڵێن کە هەیە دەمارگەرێکە خۆین وەکو مووی ڕەگن، ڕگەرێکی بوچکن کە خۆین ئەگەینە ئەو ناحیە. بەڵام ئەو ئازارانەی کە لە مەمکی پیاوانە دروستەبێ هۆکارەکەی چییە؟ بۆ ئەوەی کە بزانین هۆکارەکانی چیە، چەندین هۆکاری جیاجیای هەیە. بەڵام لە سەررجەمە ئەگەر جەمبەنێکی بکەینەوە، سەرەتا ئەتانین بڵێن کە زۆربەی ئەوانە ئەو هۆکارگەرە، ئەو عامڵگەرە خود بخودین، یانێ لا ئەچن دوای ماوەی کەو، یا لە درێژێ بەرنمەکە ئەگەر پێویست بێت چه جۆرێکی بێت، پێویست بە جەڕاحی و نەشتەرگەری بێت، ئەوان ئشارەی پێکەین. ئەتانین بڵێن کە سەرەکی ترین هۆکار زەخت و فشاری عەزولانیە. زەخت و فشاری عەزولانی یانێ چێت؟ ئەوە بڵێم کە ماسوولکە یا ماهیچەی مەمک لە پیاوانە خۆی دوو ماهیچەست، یەکێکی کە ماهیچەی گەورەیە، ئەوی تریشی کە ماهیچەی چکۆلەیە. ئەگەر هاوڕێ هاوکارم هاوڕێ ڕەحیم ماسوولکەی ماژوورمان پێ نیشان بدات، ئەو ماهیچە گەورەیە کە لە بەشی سینگە یا لە ئەو بەشی مەمکە هەیە کە ماسوولکەی ماژووری سینگە ناسرێت، یعنی ماهیچەی گەورەی سینگ. ماهیچەی تریش هەیە کە بە ماهیچەی چکۆڵە یا ماهیچەی مینۆر ئەناسرێت. ئەم دوو ماهیچە ماهیچەگەر ئەسڵی بەشی سینگن کە مەمکیش لەو شوێنە قەراری گردووە. بە هەر هۆکارێک ئەگەر زەخت و فشار لەسەریان زۆر بێت، ئەو ماسوولکەگەرە کێشیان تێت، یانێ تووشی کشیدگی ئەبن. ئەو کێش هاتنە ئەتوانێت هۆکارێ بێ بۆ ئازاری مەمک. بۆیە ئەو کەسانێک کە تووشی ئازارە ئەبن، احتماڵی هەیە وابزانن کە نەخۆشیکی خەتەرناکە تووشیان بووگە، جێگەی مەترسی هەیە بۆیان. بەڵام ئەگەر ئەو کێش هاتن ماسوولکە بێت، ئەوە جێگەی مەترسی نییە، ئەتوانێت خۆی بەخۆیە چاکۆ بێت و یا ئەقداماتێکی ئەبێت کە ئەبێتە هۆکار بۆ چاکبوونەوەی. بەڵام چه شتێک ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ئەو ماسوولکانە کێشیان بێت یا تووشی کشیدگی بن؟ یەکێکی ئەوەیە کە معموڵەن لە وەرزشکارگەرە، ئەو وەرزشکارگەرە کە وەرزشکەرێکی سەمین نەکەن، چاوانیانە کە یاری ئاسی نەکەن، وەکو ئەوانەی کە وەزنە بەرزەکەنەوە، چاوانەی کە
یاری چێوەکەن یا دارەکەن ئەوانەی من بستم ئەوەیە کە وەرزشەکانیان سەختە وەک ئەوانەی کە لە زۆرخانە بە مێڵ و تەختە شنە و وەرزشەکەن کولەن ئەمانە ئامە لە ناویان ئەم ناڕەحەتیە تووشیان ئەوێت بەڵام ئەوە هۆکارەکەی نەهورمونە نەکیستە نە شتێکی خراپە ئەو ماسوول کەسەکە کێشی هاتووە ئەمە چاکبوونەوەکەی چۆنان ئەوە چاکبوونەوەکەی ئەوەیە کە ئەبێت دەورێک ئیسراحەت بن بە خۆیان ئەو ئیسراحەتێکی کورتە چەند ڕۆژێک ئەو زەختەی کە لەسەر ماسوولکەکانی سینگیان هەیە ئەومایکی سینە هەیە کەمی بکەنەوە ئەو ئەتوانێت تەسیری بێت معموڵەن فیزیۆتراپی ئەگەر ئیسراحەت یارمەتی نەدا فیزیۆتراپی یارمەتیان ئەدات دوای ئەوەیشە ئەتوانێت کە دەرمانگەرێکی زدە ئیلتیهابیان موسەکنگەرێک کە ئەتانن بەکاری بێرن ئەو ئازاریانە سوکنابات و لە ناووات لە مەراحلێکیش هەیە کە ئەو کشیدگی ئەوێتە ئەوەی کە ئەو ماسوولکە ئەدڕگێت ئەوەیە کە ئیتر جەڕاحیش یەکێک لە ئالترناتیڤەکانە یەکێک لە جایگوزینەکانە کە ئەتوانێت دەرمان بێت بۆ ئەم کێشهاتنی ماهیچە بەڵام شارەمان کرد کە وەرزشکارگەر تووشی ئەم حاڵەتا بن بەڵام حتممە وەرزشکارگەر نییە بەتایبەت لەو وڵاتگەر شەرقی و کە زۆربەی کارەکان هێشتا بە شێوەیەکی سنەتی و دەسی بەکارە بەرگێت زۆر لە ماشین بەکار نابرگێت کارەکان هێشتا ئەو کارگەرەکە کارگەری یەدیە یعنی کارانێک کە بە دەست ئەکرێت هێشتا سەختە ئەو کرێکارانەی کە شتی قورس هەڵەگرن کارەکەیان وایە لەگەڵ ئەشیای قورسە سەرکاریان هەیە ئەوانیش تووشی ئەم حاڵەتە ئەبن یانێ ئەو مایچەگەرە کێشی تێ تووشی ئازارە بێت لە حاڵەتگەرێکیشە ئەتوانێت ئەو مایچە بدڕگێت یانێ بێتە دوولەتەوە معموڵە شەقەبات ئەوەیە کە هەر ئەو کارانەی کە ئێمە ئشارەمان پێکرد یانێ ئەوەی کە ئیسراحەت بکەن ئەگەر ئیسراحەت چارەیانی نەکرد حتممە فیزیۆتراپی نەرمشکرد بە ئەوەی بە گەرمکردن ئەو بەشە ئەوە توانێت ئەو تەرمیمە ئەو چاکبوونەوە سەریع بێتەوە یا ئەوەی کە لە موسەکنگەرێک ئازارشکێنگەرێک بەکار بێرن کە بتانی ئازارەکەیان کەم و کاتەوە یەکێکی تر لەو حاڵەتانەی کە ئەتوانێت تقریبا وەکو ئازار لە پیاوانە لە بەشی مەمکیانە خۆی نیشاندات بە ژنیکۆماستی ئەناسرێت ئەوە یەکە گەورەبوونی مەمکە لە پیاوانە کە ئەویش هۆکارەکانی ئەوەیە کە کولەن مەمکی پیاوان بە گشتی بافتێکی هەیە کەمێ ئەو بافتە یانێ حتممە بافتێکی چربی هەیە ئەو بافتە لە بازێک لە پیاوانە ڕشتێکە کات ڕشتێکی غیرە تەبیعیە کات بۆیە ئەوێتە کە باعیسی نیگەرانیە بێت لە کولە ئەوە خۆی زەرەری نییە یعنی شتێکی بێ زەرەرە بەڵام ئەتوانێت لە بازە کاتە ئەو کەسە تووشی ئازار بکات لەکەیشی مشخص نییە هۆکارەکەی هێشتا نەزانراوە چییە بەڵام ئەڵێن کە لە حاڵەتگەرێکە ئەوە وتراوەکە ئەو نەمانی باڵانس و هاوسەنگی هۆرمونەکان ئەتوانێت هۆکار بێت یا قەڵەوی خۆیشی ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێ یەکێک تریش لە هۆکارەکان ئەوەیەکە لەو دەرمانگەرێکە بە ئستروید ئەنابولیک ئەناسرێت ئەوانە بەکارتێرن کە ئەوستروید ئەنابولی گەرە کە بەتایبەت ئەوانە کەسانێکن کە بۆ ڕشت عەزولەکانیان بەکاری تێرن لە کولە دەرمانگەرێکن کە عوارزی منفیان زۆرە چونکە اختلالگەرێکی هۆرمۆنی دروستەکەن بۆیە لە بەرنامەی تەندروستی ئێمە تەوسیمان بەتایبەت بۆ لاوانە کە حتممە ئەگەر پیان خۆشە مایچە دروستکەن عەزولە دروستکەن پەنا نەبن بە ئەم دەرمانگەرەکە بە دەرمانگەر ستروید و ئەنابولیک و ئەوەیە کە تجارەتخانەکانی سەر لە ڕێگەی ئینتەرنێتە و لە ڕێگەی بازێ شوێنگەرە و ئەفرۆشکێ کە ئسترویددانە وتم زەرەری زۆرترە تا قازانجی چونکە ئەتوانێت لە ئاخرە بەگە زۆر بەکارهێنانی ئەو
مەوەدە ئانابولیکە ئەتوانێت مشکڵاتی هەم لە جگەرە هەم لە گورچیلەکانە بۆیان دروست کاتەوە. بۆیە بازم تکرارەکەمەوە تەوسیەمان ئەوەیە کە حتممەە لەو ستروید ئانابولیکەرە استفادە نەکرێتەوە ڕەوشی تەبیعی بۆ ڕشتی مایچە بەکار بوون. بەڵام بۆ ژنی کۆماستی من ئەوەش ئەرز خەمەتناکەم کە حتممەە لە هۆکاری قەڵەوی یا ئەوانەی کە لەو دەرمانگەرە بۆ ڕشت ئەزوو لە استفادەکەن ئەوە نییە. پێشتر دەرمانێ بوو کە بۆ ئازاری معدە بوو سایمەتیدینیان پێوە، دوای سایمەتیدین ڕاینێتیدین هات، دیارە دواتر دەرمانگەرێکی تر هاتن سایمەتیدین ماوە، بەڵام لە دەور خارج بوو تا حدێ ئۆمپرازۆڵ وشت هات. بەڵام کاتی خۆیشی ئەو کەسانەی کە ئەو پیاوانەی کە سایمەتیدینیان مەسرفەکە چون ئێش بوو ئێش معدە بوو ناڕەحەتی معدە بوو، ئەگەر سگاریشیان بکێشایە جگەرە خۆر بوایتن ئەو جگەرە و ئەو سایمەتیدینە ئەوە ڕشتێکی غەیرە تەبیعی ئەدا بە مەمکی پیاوان. یەکێک لە هۆکارەکان ئەو بوو. بۆیە ئەگەر بۆ ئەو کەسە ئەگەر مەسەڵەن دکتۆر سایمەتیدینی بۆی بنووسرای ئەیوت ئەگەر جگەرایەکیشی جگەرە لابووە وازی لێبێنە چونکە ئەو عارزەیە هەیە ڕشتێکی غەیرە تەبیعی ئابە سینەکانت. دیارە ئازارەکانی مەمکە لەو بابەتە وەک ژنی کوماستی یا ئەو کێش هاتنی مەمکە ئەنواعی تریشی هەیە. یەکێکی تر هەیە کە بە گۆی مەمکەی جۆکەر یا گومبوو یا ئەوەی کە بە هەموو شوێنێک ئەسڵ ون بوو ئەناسرێت. ئەم حاڵەتە زۆرتر لە ناو ئەو کەسانەی ئەبینێت یەک ئیشەکەیان زۆر قورسە، شوێن ئیشەکەیان گەرمە، یا وەرزشکارانی کە وەرزشی دەو مەیدانیەکەن ڕاکردن وەرزش و ڕاضەی ئەوانە لەو حاڵەتە زۆر ئەبینێت. بەهۆی ئەوە وتم کە بەهۆی گەرما بەهۆی ئاراکردن ئەوەیە کە ئەو گۆی مەمکیانە تووشی تقریبن وەکو ئەوەی کە حاڵەتێکی چروکیدا ئەگرێ بەخۆی و پووسکەی یا دوای ئەوە ئەو پێسە وشکە بێتەوە شەق ئەبات و حتا ئەوەیەکەیتر حتا گۆی مەمکیش ونە بێت لە ناوی یانێ نابینرێت. بەتایبەت ناو ئەو کەسانیژە کە ئەو پیاوانەی کە وەرزشەکەن وەرزەکەیشیان وەرزش ڕاکردنە دەرچوون و دەو مەیدانیە لەوانە زۆر ئەبینرێت. بۆیە ئەوە کە تەوسیەکەن کە تەوسیەگەرێکە هەیە بۆیان ئەوەیە کە ڕۆژانە حتمما ئەو بەشی مەمکیانە بە ئاب و سابوون حتممە بشۆرن. ئەگەریش وەرزشکارگەرێکن کە وەرزشی دەو مەیدانیەکان ئەو وەرزشە ئەتانن لە پەد یانێ تیکەیەکی چکۆلەی گاز ببڕن لەسەر گۆی مەمکیانە داینن وە لەوە استفادە بکەن. هەر لەو کەسانەی کە وەرزش دەو مەیدانیەکەن ئەگەر تووشی و حاڵەتە بن ئەگەر ماوەی چەند ڕۆژ ئیسراحەت بن بەخۆیان ئەو ئیسراحەتیشە یانێتە دەرنەچن یا ئەگەر نەرمشەکەن نەرمەشکەرێکی سادە توانن ئەنجام بن، بەڵام ڕاکردنەکە نەوێت ئەوە خۆی یارمەتی دەرەبۆیان. بەڵام ئەوەی کە بانداژی گۆی مەمکیان یا ئەوەی کە ڕۆژانە بە ئاو سابوون گۆی مەمکیان بشۆرن ئەو بەشە سینەیانە بشۆرن، ئەو حاڵەتەی کە بە نوک مەمکەی جوکر ئەناسکرێت ئەو ئیتر زۆر کەمە بێتەوە. یەکێکتر لە هۆکارەکان ئەتوانێت کیست بێت. کیست کیسەگەرێکە کە ئەتوانێت هەوای تیا بێت یا ئەوە کە تەڕایی تیا بێت یانێ مایعاتی تیا بێت. کیست یەکێک لە هۆکارەکانە ئەوەیە کە ئەتوانێت ئەوە گەورە بێتەوە بە چاو ببینرێت هەروواکە لەم وێنە ئەیبینن. لێرە کیستێکە کە نیشان درراوە ئەو کیستە دیارە ئەنازەکەیشی گەورەترە یانە لە چاوێکی غەیرە مسەلحیش ئەبینرێت احتیاجی نییە بە ئەکسپەرداری یا سایە ڕەوشکەرتر. معموڵەن کیستەکان خوشخیمن لە پیاوانە ئەو کیستە ئەگەر دروست بوو خوشخیمە، هەروەکو ژنان ئەتوانێت هەر لە بەشی مەمکە بێت یا ئەوەی کە لە کەمێ فاسڵی بێت لە مەمکە یانە نزیکی ژێرباڵەوە بێتەوە. معموڵەنیش جاروبار ئەبن بە برین و زەخم
ئەو کاریشە کە ئەتانین بۆیان بکردگەن ئەوانە زۆر کەمە بینرێت یعنی کیست یا کیست سینگی پیاوان زۆر بە کەمی ئەبینرێت بەڵام ئەگەر سەردانی دوکتریشکەن دوکتر ئەتوانێت ئاسپیراسیۆنیکە یانێ بە دەرزی و سورەنگێک ئەو بەشە ئەگەر هەواز یا تەڕایە یا مایع بیکێشە و ئاسپیراسیۆن یعنی کێشانن ئەو مایعاتە لە ژێر ناو ئەو کیستە یعنی تەخلیەکە و ئەو مایع خارجە کردێت لە هۆکارگەرتر ئەتوانێت ئەمە ئشارەکەین بە لە ناوچوون چۆری ئەو بەش ئەو چۆریەکە هەیە لە بەشی سینگە کە بە ئیسڵاح نکرۆز ئەناسرێت معموڵەن ئەگەر ئەو باف چۆریە توش ئاسیبێک بێ بە نکرۆز چربی یا ئەوەی کە لە ناوچوون یانێ ئەوەی کە وەکو شیشە چۆن پریشەوێتەوە ئەو چۆریە وەکو ئەوەی حاڵەتە تیکە تیکە پریشە بێتەوە بازی ئازمایشکەر مەساڵن بۆ وێنە ئەگەر نمونە بەرداری بکەن لەسەر سینە یا زەربەیەکی زۆر لە حەد قەوی بەری بکەوێ ئەو ئەتوانێت ئەو حاڵەتە توش بکات ئەتوانێت لە دواتریشە بێتە گرێ بەڵام ئەو گرێگەرە هیچ وەخت کاتێک سەرەتانی نین و جێگەی مەترسی نین دیارە حاڵەتگەرێکی تریش هەیە وەکو ئەوەی کە گرێگەرێ دروستە بێت ئەو گرێگەرە ئەتوانێت هەر عامڵەکەی چۆری بێ یا بافگەرێکی تر بێ بە فیبرۆ ئادرنۆمە ناسرێت ئەوانیش معموڵەن لە پیاوانە ئەم جۆریە زۆر باوەیان ئەگەر گرێک بێت ئەم فیبرۆ ئادرنوێسا هۆکارەکەی نادیارە بەڵام هیچ مەترسیکی نییە لەسەر ئەوەی کە تووشی شێرپەنجەی مەمکی کات لە داهاتووە معموڵەن تەوسیەکیش کە هەیە لە پزیشکی ئەوەیە کە بە نەشتەرگەری و جەڕاحی ئەو فیبر ئادرنۆمە یانێ ئەو گرێە لابوون شێرپەنجەش خۆی یەکێکی تر لە مەترسیەکانە بەڵام کە لە سەرەتای بەرنامەکەیش ئشارەمان پێکرد زۆر لە پیاوانە بە پێچەوانەی خانمان کە لەوان زۆر شایع و باوە لە پیاوانە زۆر بە کەمی ئەبینرێت بەڵام هەیە یعنی شێرپەنجەی مەمک لە پیاوانە هەیە معموڵەن هەر بەشی سینگ یا ژێرمەمکە ئەتوانێت ئەو غۆدە ڕشت کات خۆی بگەینێت تا ژێرباڵیش ڕشت بکات معموڵەن بۆ شێرپەنجە نیشانەکەی ئەوەسە بەشێک یانێ هەردوو سینگ نییە لایک لە سینگ هەستەکە کە ئەو کەسە ڕشتێکی غیرە تەبیعیەکە یا لۆی کا لە ژێریە ئەتوانێت شلە یا تەرەشحاتێک لە گۆی ممکە بێتە دەرەوە کە خوێنیشی تێکەڵ بێت ئەوە ئەتوانێت یەکێک لە نیشانەکانی شێرپەنجەی ممک بێت لە پیاوانە ئاخرین علامەتیشی ئەوەیە کە ئاڵوگۆڕێک تاغیراتێک لە ڕەنگی پێسی دۆری مەمکە دروستە بێت کە زۆرتر ڕەنگە بەرەو سووری ئەڕوات ئەویش ئەتوانێت نیشانەی شێرپەنجە بکەن دەرمانی شێرپەنجەش هەرەوەی کە جەڕاحیە ئەو غدەلا بوون شیمی دەرمانی پەرتۆ دەرمانی وە کارگەرێکی کە دواتریش بۆیان ئەکرێت بەڵام بۆ ناڕاحەتیگەرێک کە پێش بێت بۆ لە پیاوانە بۆ مەمکیان معموڵەن بڕن سەردانی پزیشکن پزیشک ئەوەیە کە تاریخچەیەکی پزیشکیان لێگرێت معموڵەن پرسیارەوەیانە لێکات کە ئایا وەرزشوانن وەرزشکارن ئەو تاریخچیانە لێگرێت ئەتوانێت سەوابقی جیا لە سەوابقی فعالیەتگەر یا ڕاهێنان وەرزشی سەوابقی خانوادگی ئایا شێرپەنجە لە دایک لە باوک لە دەوروبەرە بەتایبەت شێرپەنجەی مەمک پێشتر بووە یا نەبووە معاینەی فیزیکیە دوای معاینەکان ئەتوانێت بە ئەکسپەرداری CT ئەسکان ئەشعات ئەوانە ئەنجام دەگێ بۆ وێنەکە هاوڕێ هاوکارم زەحمەتی کێشا و وێنەیە هاور ئەوە یەکدانە کیستە کە بە ئۆلتراسکان یا ئەو سنۆگرافیە مشخص کراوە کە ئەو کیستە لەو بەشەسە کە ڕەش دیارە مامۆگرافی و ئازمایش خوێن و نمونە بەرداری یا تیکە بەرداری ئەوانیشە ڕێگەر تەشخیسین بەڵام چابێ بکرێت ئەوەیە کە هەیە ئەو کەسانێک کە ئەگەر وەرزشکارن حتمما ئەبێت بە تەدریج ئەو بەشەی کە لە سینگیانە
هەیە قدرەتی یانێ ئەزایش قدرت بن بەتایبەت ئەوانیشە کە کارەکانە ئیشەکانیان قورسە بەتایبەت ئەو کرێکانێ کە ئیشیان قورسە حتممە ئەبێ سەرنج بدەن کە پێویستیان هەیە کە بەشی ئەو مایچەگەر سینگە نەرمشی بن وەرزشی پێکەن پێویستیان تێ وەروەکە شارم پێکرد چونکە سەنعەتەکە هێشتا دەسیە لە شەرقە هێشتا ماشین زۆر بەکاردێت لە هێزی بەشەر هەر بەکارەبن ئەوە یەکە ئەو کەسانی کە ئیشەکەیان قورسە حتممە وە تووشی کێشهاتنی ئەو ماسوولکەی سینگەتێن حتممە وەرزشکەر یا ئەو ڕاهێنانگەرێک ڕۆژانە بۆ خۆیان ئەنجامن ئەو تەمریناتە ئەتوانێت یارمەتی دەریان بێت ئەوەی کە بۆ دەوەندەکان ئەوانەوە ڕاکەن دەرچوون و ڕاکردنیان هەیە ئەوەی کە ئەتوانن بانداژی کەن لە کاتی ڕاکردنە و هەروەها شارشمان کرد کە ئەو ستروید ئەنابولیتگەرە بە هیچ شێوەیەک بەکار نەکرد بەڵام چه کاتێ سەردانی پزیشک بکەن ئەگەر ئازار عەزوڵیانەکە یان ئەو کێشاتنە ئەو ئێشە هەر بەردەوام بوو دوای ماوەی ئیسراحەت چاکە و نەبووە ئەو ئەبێت سەردانی پزیشک بکرێت ئەگەر گرێ بوو لک بوو تومۆڕ بوو هەرچێ بوو ئەگەر هەست بەوە کریاکە گرێک لکێ چێ دروست بووە حتممە ئەوەیشە چارەسەری ئەوەی کە حتممە سەردانی پزیشکە بەڵام ئەوەی کە ئەنجومەنی سەرەتان لە ئامریکا ئەڵێت بۆ ئین ئەڵێت کە هەر جۆرە هەڵاوسانێک یا تەوەڕومێک لە بەشی منک و سینە لە پیاوانە حتممە بێ سەردانی پزیشکن ئەگەر ئازاریشی لەگەڵا بێت بەتایبەت ئەگەر پێسەکە ڕەنگی گۆڕە ڕەنگەکەیشی گوتمانەوەیە کە هەم پێسپێسە بێتەوە هەم ئەوەی کە سوورە بێتەوە ئەو بەشە یا تەرەشحێک کە غیرە مەوڵ تەرەشحێک لە سینگیان هات ئەبێ حتممە سەردانی دوکتۆرکەن یانێ بۆ حاڵاتە ئەگەر ئازار ئەگەر پێسەکە ڕوشڕوشە و بوو سوورە و بوو تەرشح و شلەمەنی لە مەمکیان هات ئەو پیاوانە ئەبێت حتممە سەردانی پزیشک بکەن بابەتی یەکەمی بەرنامەکەمان لێرە هاتە دوایی بابەتی دوومی بەرنامەکەمان لێکۆڵینەوەی کە ئەویش لە ئامریکا کراوە لەسەر قاوە ئەو لێکۆڵینەوە تقریبەن ئامارێک لە بەردەستیانە بوو بە ئەو ئامارە بەڕەسییان کردووە تاقیقاتیان لەسرە کردووە کە نیشانی داوە ئەو کەسانێک کە ئیشەکەیان دانیشتنە یعنی فعالێتێکی بەدەنیان نییە جم و جۆڵیان نییە زۆرتر دائەنیشن ئەو کەسانە بەنسبەتی ئەو کەسانێک کە کەمتر دائەنیشن بەڵام مەصرف قاوەکەیانیان بەڕەسی کردووە دیویانە مەرگ و میریان مردنیان بەهۆی ناڕەحەتیگەر بەتایبەت ناڕەحەتیگەر قەلبها لە خواردنەوە ئەمە تاقیقە کراوە کە وتویانە 10,000 زیاتر لە 10,000 کەسیان بەڕەسی کردووە پەروەندەکانیان بەڕەسی کردووە چەندێک قاوا خوۆن لە ڕۆژە متوەجی بوو بن ئەو 10,000 فعالێتێکی وایان نییە ئیسە بە هەر هۆیکەوە بازە ئیشیش هەیە هەر دانیشتنە یعنی 7 ساعت 8 ساعت لە ڕۆژە دانیشن جم و جۆڵێکیان نیە بەڵام قاوەیان خواردووە ئەو قاوە خواردنە گەڕاون بە شوون هۆکارەکانە دیوێنە ئەو چاخۆن چەندێک هەڵەسن چیەکەن مثلا قاوەکە یەکێک لەو هۆکارانە قاوەز کە خۆیان وە تەشخیصیان داوە کە ئەتوانێت قاوە بێت بەڵام ئەگەر من خولاسەیەکی کورت لەو مەقالە کە کراوە کە ئەنجومەنی دڵی ئامریکاش ئەنجامی داوە ئەوەیە وتویە کە لانی کەم 150 دقیقە 2 ساعت بڵێ لە هەفتە فعالیەتی بەدەنیتان بێت بۆ ئەوەی مەسەڵەن بڵێت کە حتممە قاوە چارەسەر نییە ئەگەر 7-8 ساعتیش ڕۆژانە ڕۆژگەرێک کاریت 8 ساعت دانیشتنت هەیە کارەکە دوایە لە پشت مێز و سەنگەڵیە بێت بەڵام ئەبێت ئەوەی لانی کەمەکەی 2 ساعت 150 دقیقە فعالیەتی ڕۆژانەت بێت بێت تەحەڕۆکی خۆی زەرەرگەرێکی هەیە هەم بۆ توشبوون بە مەرەزی قان یا شەکرە یا ئەوەی کە فشارخۆین بڕواتە سەرەوە بەڵام ئەم زانکۆ ئەوانە کە تاقیقەکەیان کردوە لە زانکۆی سوچووە بووە کە چەند کەسن کە هەم متخصصی تەغذیە و سەڵامەتیان هاتیە هەم متخصصی نەخۆشیگەر دڵیان هاتیە
ئەوان وتویانە کە ئەو کەسانەی کە متوەجی بووبن کەم تەحەڕوکن قاوەیشیان نەخواردووە میزان مردن یان میزان مرگ و میریان زۆرتر بووە. ئەوە دانشگای سوچووە کە ئەو تاقیقاتیان نەکردووە وتویانە پێشتریش لە چینە تاقیقاتێکی وا کراوە ئەوانیش لەسەر ساعەتکاری ساعەت دانیشتنەکە وتیانە کە خەتەری ناڕەحەتیگەر قەلبی لەوانەیە کە 8 ساعت دانیشن بە چاو ئەوانەیە کە 4 ساعت دانیشن زۆر کەمترە. پێشتریش هەر لە چینە ئەو تاقیقە کراوە ئەوانەی کە کەم تەحەڕوکن تەحەڕوکی لەشیان کەمە بەڵام قاوەیان خواردووە مردنیان بە هۆکاری نەخۆشی گەردەڵ ڕێژەکەی لە خوارەوە بووە. مؤسسەی سلامەت و تەغذیە ملی ئەمریکایش ئەو دادەگەرەکە وتم شارێکردگە 10700 نەفەر بوون کە بەڕەسیانی کردووە کات دانیشتن ڕۆژانەیانی حساب کردووە و مەصرفی ڕۆژانی قاوەیان شاری کردووە کە سەبکی ژیان ئەمڕۆ جۆرێکە ڕایانە کامپیوتەر مۆبایل هاتووەتە یا ئەو یاریگەرەکە بم ئینتەرنەتی ئەکرێت وای کردووە کە لە سەبکی ژیانی ڕۆژانە دانیشتن زۆرەوە بووەتەوە. ئەڵێت کە ئەبێت ئەو دانیشتن و لەسەر جێمانەوە زۆر کەمەوە کردێتەوە. ئەوان وتیانە شەواهدێک هەیە کە ئەوانەی کە قاوە ئەخوەن مەصرفێکی منەزەمیان هەیە بەهۆی ئەو ئانتی ئۆکسیدانەی کە لە قاوە هەیە ئەتوانێت عامڵێ بێ بۆ هاتنە خوارەوەی مەرگ و میر بە هۆکاری نەخۆشکەر درێژخایەن. ئەوانی شوتیانە شەواهد وا نیشان ئەدات. بەڵام ئەم تاقیقاتیانە بۆ چەند کەسی تریش هەناردووە وان وتیانە بەڵێ بە ڕێژەیەکی زۆر قاوە ئانتی ئۆکسیدانیاتە چایش هەیەی بەڵام بە چاو قاوە زۆر کەمە. ئەو ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت کە تەسیری بێت لەسەر ئەو نەخۆشی گەر درێژخایەنە کە تەمەنی ئەو کەسانە بتوانێت سلامەتیان یانێ درێژەوە کاتەوە بۆ درێژمانەوەیان. بەڵام دیارە قاوە زۆر خواردنیش ئەتانی عوارزێکی بێت یەکێک لە عوارزەکانی ئەوەیە کە لێدانی دڵ ئەڕواتە سەرەوە ئەتوانێت لە بازێک کەسە پێچوانەیە کە بازێک کەس ئێژی ئەی خۆم وریا مەکاتەوە شاد مەکاتەوە لە بازێک کەس ئەتوانێت تووشی ئسترابیان کات بێقەراریان کاتوە بۆ کەس بازێک کەسیش هەیە کە حساسیتی هەیە ئەوەی کە ناڕەحەتیکی گوارشی بۆ دروستەکات. بەڵام لە کول لە ئەوەی کە چەند هەناردویانە بۆ چەند شوێن ڕەدیان نەکردووەتەوە کە بەڵێ کەسێکە کەم تەحەڕوکە قاوە ئەخوات نسبت بۆ کەسێکە کەم تەحەڕوک و قاوە ناخوات ئەوان ڕەدە نەکردوێتەوە کە ئەتوانێت سلامەتیک و یعنی ئەمریکی درێژ بە سلامەتی توولانی تری بێت ئەوان ڕەدە نەکردوێتەوە. بەڵام ئەوە ئشاریان کردووە کە وتیانە ئەو کەسانە ئەبێت هۆکارەکە بزانن چییە بۆ ئەبێت 8 ساعت دانیشن بەڵام بیر لەوە نەکەنەوە کە جموجۆڵێکی ڕۆژانە یا هەفتانەیان نەبێت بۆیە ئەبێ حتمما جوبران کردێتەوە. باشترین ڕێگە چارە ئەوەیە کە حتمما بەرنامەیەکی جموجۆڵ و حرەکەتێکی ڕۆژانە ئەرەوەی کە شایان کردگە 150 دقیقە کە 2 ساعت و نیمە لە هەفتە حتمما فعالیەتی بکرێت. بۆ 2 ساعت و نیمە دیارە کەسانێک هەن کە لە بیری سلامەتی خۆشیان هەن کارەکەیان وایە هەنە پشت مێزە معموڵن هەن داینن بۆ آخر هەفتەکە یانێ 2 ڕۆژ ئەو 2 ڕۆژەوە تەحتێڵن 2 ساعت و نیمەکە تەقسیمەکەن ئیمڕۆ ساعتێ بەینی ساعتێک ڕاکەن وەرزشەکەن. بەڵام هەیە واناکات مەسەڵ ئەو 2 ساعت و نیوە لە ناو ڕۆژەکان هەفتە تەقسیمەکەم بۆ وێنە ڕۆژی 20 دقیقە ئەو وەرزشاکات. بەڵام ئاخرین نظر ئەوە بووە ئەڵێت کە لە خۆتان پرسیار بکەن ئەگەر 6 تا 8 ساعت بێتەحەڕکی و نەبوونی جوڵەمان هەیە لە ڕۆژە چۆن ئەتوانم هەر ساعت و هەر ڕۆژ زیاتر جوڵە بکەم یا جوڵە شامڵی فعالیتگەری ڕۆژانەی خۆم بکەم. ئەوە ئاخرین شتێکە بووە کە ئەو کەسانێک کە نەزەرسەنجیان کردووە ئەگەر کۆی گشتی بکەینەوە ئەوە نەزەری گشتیان بووە.
بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان من سپاسی هاوڕێ ڕەحیمی شەکەم بۆ زەفت و دانانی وێنەکان هاوکاریمانی کرد تا بەرنمەیەکی تر و پێگەیشتنێکی تر ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ ئاواتە خوازم.